ئەو مادە کیمیایی کە بووە هۆی تەقینەوەکەی بەیروت 7 ساڵ لەمەوبەر گەیشت بۆ ئەو وڵاتە کاتێک لە کەشتێکدا لەلایەن بازرگانێکی ڕووسیەوە لە ساڵی 2013 ڕەوانە کرابوو. بە پێی وتەی بۆریس پرۆکۆشیف کاپتنی کەشتەکە بڕیار نەبوو کەشتەکە لە لوبنان بوەستێت. کاپتنی کەشتەکە ڕوونیشی کردوێتەوە 2750 تۆن مادەی کیمیایی نیتراتی ئەمۆنیۆم کە لە کەشتەکەدا هەبووە کە زوو گردەگرێت و بڕیار وابووە تەسلیمی کارگەیەکی دروستکردنی تەقەمەنی بکرێت لە مۆزەمبیق. کەشتەکە کۆن بوو و بەهۆی تێکچوونیەوە بە ناچاری ڕووی لە بەندەرەکانی لوبنان کردووە بۆ چاکردنەوەی، بەڵام بەهۆی نائاسایی بارەکەیەوە ڕێگەی پێنەدرا بەندەرەکە جێبهێڵێت، چونکە بەپێی یاسای دەریاوانی نەیتوانی بڕێکی زیاتر شتومەک هەڵبگرێت. کەشتێکە دەیتوانی سەرکەوتوو بێت لە بەجێهێشتنی بەیروت ئەگەر ئەو بڕە زیادەی لە شتومەک هەڵبگرتایە. بۆریس پرۆکۆشیف لە لێدوانێکیدا بۆ ئاژانسی ڕۆیتەرز ڕێگەیاند ئەگەر بڕێکی زیاتری بارەکان هەڵبگرتایە کەشتەکان تێک دەشکاو، بۆیە قبوڵی نەکردووە. دوای مانگێکیش لە دەست بەسەرداگرتنی کەشتێکە سەرجەم نیتراتی ئەمۆنیۆمی کەشتێکە خراوتە ئەمباری بەندەرەکەوە. دوای تێپەڕبوونی 7 ساڵ لە هەڵگرتنی نیتراتی ئەمۆنیۆم لەو بەندەرەدا، ڕۆژی سێشەمەی ڕابردوو ئەمبارەکە گڕی گرت و تەقینەوەیەکی بەهێز ڕوویدا کە بووە هۆی گیانەدەستدانی زیاتر لە 150 کەس و برینداربوونی 5000 کەس و ئاوەرەبوونی زیاتر لە 300,000 کەس. بەوتەی سەرچاوەیەکی ئەمنی قوبڕوسی دوای تەقینەوەکە خاوەنی کەشتێکە کە بازرگانێکی ڕووسیا بە ناوی ئیگۆر گریشوشکین لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر کراوە و هاوکات ئەوەشی خستە ڕوو کەسێکی تریش لە دۆسیەکەدا تێوەگلاوە و لەسەر داوای پۆلیسی نێودەوڵەتی لە لوبنان دەستگیر کراوە. سەرچاوەکان ئاماژە بەوە مادەی نیتراتی ئەمۆنیۆمەکە لەلایەن کۆمپانیای ڕووستافی ئەزۆت LLCەوە دروست کراوە و ڕەوانەی کۆمپانیای فابریکا دی ئێکسپلۆسیفۆز کراوە لە مۆزەمبیق، بەڵام لیفان بوردیلادزی بەڕێوەبەری کۆمپانیەکە بە ڕۆیتەرزی ڕاگەیاندووە تەنها 3 ساڵە کۆمپانیەکەی کارگەی کیمیایی بەڕێوە دەبات و ئەوەی پشتڕاست کردەوە کە ئەو نیتراتی ئەمۆنیۆمە لەلایەن ئەوانەوە دروست کرابێت. ڕاشی گەیاند پێشەلکاریەکی دیار لە ڕێکارەکانی هەڵگرتنی تەندروست کراوە لەسەر بنەمای ئەوەی نیتراتی ئەمۆنیۆم تایبەتمەندیەکانی لە 6 مانگدا لەدەست دەدا. بەپێی لێکۆڵینەوە سەرەتایەکانی لوبنانیش ئەوەی ڕوویداوە لە ئەنجامی کەمتەرخەمی لە هەڵگرتن و مامەڵەکردن بووە لەگەڵ ئەو مادە کیمیاییەدا و بەپێی نامەیەکی ئەلکترۆنیش کە پرۆکۆشیف کاپتنی کەشتێکە لە ساڵی 2018دا ڕەوانەی کردووە، پاشمانەوەی لە بەندەرەکە کەشتێکە دواتر ژێر ئاو کەوتووە.